دوای زیاتر لە 4 ساڵ زیندانی کردن ڕێکاری ئیداری ڕێگر بوو لە ئازادکردنی شێروان شێروانی. حکوومەت هێرێم دوو باجی نوێی خستە سەر کاسبکاران و کۆمپانیایەکیش نرخی خزمەتگوزاریەک 4 قات بەرز دەکاتەوە. بەغدا بۆ ناردنی موچەی مانگی دوو 3 داواکاری نوێی لە حکوومەتی هێرێم هەیە. باوتەی یەکێک لە پارێزارەکانی شێروان شێروانی هەرچەندە دەبوو ئەمڕۆ بە کەفالەت ئازاد بکرێت، بەڵام بە پاساوی تەواو نەبوونی ڕێکارە ئیداریەکانی ئازاد نەکراوە. براکەشی دەڵێت کەم تەرخەمی لە چاکسازی گەورانی هەولێر کراوە ئەگەر ڕێکارەکان تەواو کراون بۆ ئازادکردنی. ڕەمەزان ئەرتیسی یەکێک لە پارێزەرانی جیراوانی بادینان ڕایگەیاندووە دەبوو ئەمڕۆ شێروان شێروانی بەمەرج ئازاد بکرێت، بەڵام بەهۆی تەواو نەبوونی هەندێک ڕێکاری ئیداری ئازادکردنەکەی دواخرا. ئەو پارێزەرەی شێروان شێروانی دەژڵێت لە دادگایکردنی یەکەمیدا دادوەر سزاکەی شێروان شێروانی کەم کردەوە، بەڵام لە سزادانی دووەمدا بڕیارە 7 ساڵێک بۆ بکرێت بە نۆمان تا ئازادکردنی بەمەرجی بگرێتەوە. حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوامە لەسەر زیادکردنی باج و ڕسومات و گرانکردنی بانی سەرشانی هاوڵاتیان. لا نوێترین هەوڵدا بەپێی بڕیارێکی نوێی حکوومەتی هەرێم پێویستە بۆ لەمە و دوا سیمکارت فرۆشەکانی هەرێم مۆڵەتی کارکردن دەربهێنن. بەپێی مۆڵەتەکەش دەبێت ساڵانە 300,000 دینار بە حکوومەت بدەن و ساڵانە دەبێت مۆڵەتەکە نوێ بکەنەوە و پێویستە 150,000 دیناری دیکەش بدەن. هاوکات پشکنینی شەربەتیش بە فەرمی دراوەتە کۆمپانیایەکی نزیک لە دەسەڵات. ئەوانیش هاتوون داهاتی پشکنینی شەربەت بەرز بکەنەوە و لە 25,000ەوە کردووتیانە بە 105,000 دینار. باگوێرەی زانیاریەکان شاندی حکوومەتی هەرێم دوای 9 ڕۆژ لە بەغدا گەڕانەوە هەرێم. بەغدا داوای لە شاندی هەرێم کردووە هەر فەرمانبەرێک هەژماری منی پڕ کردوتەوە حیساب بانکیەکەمان بۆ بنێرن. حکوومەتی هەرێمیش زەحمەتە بچێتە ژێرباری ئەو داواکاریەی بەغدا. هاوکات هەرێم لە ساڵی 2024 نزیکەی 89 ملیۆن بەرمیل نەوتی فرۆشتووە کە داهاتەکەی 2 ملیار و 600 ملیۆن دۆلارە. بەغداش دەڵێت چارەنووسی ئەو پارەیە لەکوێ. جێی باسا بەغدا داوای داهاتی نانەوتی هەرێمی کردووە، بەڵام تاوەکوێ سا حکوومەتی هەرێم هیچ بڕەپارەیەکی وەک داهاتی نانەوتی نەگەڕاندۆتەوە بەغدا. ئەوەش کێشەی بۆ ناردنی موچەی مانگی دووی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دروست کرد.